ئێوارەتان باش خەڵکی کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ڕەوەندی دیڤەیتەکانە گوزەشتەی ئێمە داسانێکی تەعقیبە کرد کە ئیمڕۆ شاهید مثالی بۆ پەیدا بووگەوە ئێوە ئەتوانن و سەنگە محەکە خۆتانی بدەن. من ئەمڕۆ دوو دیڤەیتە کورتم کرد سەبارەت بە زەرورەتە تەشکیلە کۆمیتەهای خۆپاراستن لە وڵاتان ئەوروپایی لەلایەن کوردەکانەوە و لە پانتاییەم جیهانە بەدوور لە کوردەوار. من پێم وایە کە کردنەوەی ئەم مەوزوعە ئەتوانێت کۆمەکێکی گەورە بکات لە تێگەیشتن لە ئەوزاعێک کە لە پێشە ڕوویە ئێمەس. من ئەمڕۆ ئیشارەم بەوە کرد کە لە ناوە هەر کۆمەلگایەکی ئینسانی سەروەتێکی ژێنێتیکی هەست. ئەم سەروەتە ژێنێتیکیان بریتین لە ئینسانی بوێر، ئینسانی قارەمان لە ناوە گشت ملەتێکا هەست. بۆیە تۆ لە ناو ملەتێکی 15-20 میلیۆنیە 2 میلیۆن ژنە قەحرەمانت هەست کە ئەمانە لە چرکەساتێکی مێژوویە ئەتوانن لە وەختێکا کە ئینسانەکانە ئەو جامعە مەوردە تەهدید واقع بووگن لە سەف مقدمە دفاع لە جامعە بکەن، یا بە هەمان نسبەت هەر کۆمەڵگایەک ئەو کەلەمەیە ئەو مەفهومەی کە دروست کریاگەم ڕۆ پێژن ئیلیت ئێمە خۆمان نەتوانین پێبیژین زانا و تێگەیشت و تعدادێکی کەم زانا و تێگەیشتوویەک دروست ئەکا بە معنای واقعی کە بتوانێت لە پێچەکان و لە شەرایطێک کە بەرەو تەهدید ئەچن، تەهدید نا تەهدیدەکە بالقوەس بالفعلە، شەرایطێکە کە ئیمکانی هەست تۆ بەرەو هەڵدێرێک بچی. بۆیە هەر جامعەیەک قشری ئاوایی هەست کە ئەفرادی وایی هەست. بڕێک لە شکایەتهایی کە ئەکرێ ئەمەسەکە لەم سەرزەمینە کوردەوارە ئێمە ئەو کەسانەی کە واقعەن لەم جێگانە بوون بەرجەستە نەکریانەوە و لەلایەنە جامعەیش بە ڕەسمیەت نەناسریان. من ناچمەوە ناوە ئەو بەحسە، چون زەرورەتە دیڤەیتەکەی ئەمشەو کردنەوەی داستانێکە بە شاهد مثالێک کە شاهد لە غەیبەوە هاتووە بە ئێمە نیشان ئەدا کە چه ئتفاقێکە وتکەم. تەماشاکەن، شاید مردم تاقەتە بەحسهای فەلسەفی نەوێت، بەحسهای ئەخلاقی نەوێت، بەڵام بۆ ئەوانەی کە لەم کوردەوارە ئێمە خۆیان وەکو خەواس ئەوێنن، خۆیان وەکو کەسانێک ئەوێنن کە ئەتوانن نفوزیان بوێت، نفوزە کەلامی و ڕەفتاریان هەبێ لەسەر کەسانێکی تر، ئەمانە دەبوایە گوێیان بدایە، ئەم نەسڵە مەشیایە پەروەردە بکریایە، تێ بگەیە کە تەهدید وا لەکوێیە. تماشاکەن، ئێمە وەختی هەڵ ئەگەڕیاین و نەزامە سوڵتەی جیهان نوعە کارکردێکە هەسی سیستەمێک کە داینیاگە ئاموزش و پەروەردەیەک کە لە ئینسانەکانی ئەکات و لە هەمان کات نۆڕمێک کە ئەیکا بە باو ڕەخنەمان لێگرت، نەغدمان ئەکردو و ئەمانوت ئەمە فەسادە بوو ئیشارەمان بەمە ئەکرد. دلیلی چی بوو ئەمانە ئەوت؟ مشکلەکە لەکوێ دروست ئەو؟ تماشاکە نظام سوڵتە گەرەکی بوو جەمعیەتێک بێ مقاومەت، کۆمەڵی ئینسان بێ مقاومەت لە بەردەستیا لە خزمەتیا بن کە ئەم بەسەریان و سەروەری بکە. تەمامە قودرەتەکەی خۆشی بەمە بەستووە کە ئەم ئەتوانێ ئەم مردمە کۆنتڕۆڵ کە بە ئینزەبات، بە ئینحسار، بە هێز نظامی، بە قانون، بە ذهنیەت سازی، بە گۆڕینی نۆرمەکان و لایفستایلەکان. ئەگەر بە تاقەت من ئەمشەو ئێمە بە وردی تین تەبعاتە ئەمە بەڕەسی ئەکەین و بۆیە ئێژین تەهدیدەکە تەهدیدێکی خەتەرناکە. ئێمە ڕوو لە خەڵکی کوردەوارمان کرد، وتمان تەماعە ئێوەیان پانوبەرین کرد. ئێمە وتمان ئێوە لە ئینسانە کوردیە کە لەسەر نەریتەکانە خۆی هەڵسو کەوتیە کرد دەرهاوریان تبدیل بە ئینسانێکی مەسرفگەرای سوژەی لیبراڵی بوون کە لە بربەرەکانیکی
دڕندانە فێر کراون لە ژێر مەفهومە پێشکەوتن و سەرکەوتنە پێ بەسەر هەر ئینسانێک بنێن، چون ئەمە قانونی بوو و لەگرا ئەو واکسیناسیۆنەی کە لە درێژایی هەزاران ساڵ دروست کریاگە تۆ یەکشەوە تعتیلە کرد. کاکی گیان ئەخر لەوانەیە ملەتە ئێمە ملەتە بەندکریاگە بە ئینحراف چووگە ئێمە وەختی ئێژی کورد هەزاران ساڵ تەمەدن و حەزارەی هەس. ئەم کوردە فکرەکات و دەی من نە بوگاتی دروسەکەم، نە فێراریم هەز، نە ئازمایشکا و لابراتوارە چەکە میکرۆبی و بیۆلۆژیم هەز، نە چەکە نەوەویم هەز، نەتوانم کڵاشینکۆفێ دروستکەم. ئەخر من چی بووگم کامەسە حەزارەت من دروستکردنە ئەبزار، تەولیدە ئەبزار یا پێشکەوتنە علم پۆزۆتیویستی بوو بە میزانە محەکە متەمەدن بوون یا متەمەدن نەبوون. لە کاتێکا ئێمە وەختێک سەیرە خۆمان بکردایە ئێمە بە بەستەر و ڕەوەندێکە هاتبووینە دەر کە توانی بووی لە ناوە پێچەکانە مێژووە سەر بکەوێت و بێتە دەروە نمونەیەکی متعالی لە ژیانە ئیجتیماعیە ئینسانی پێشکەش بکات. مردمە ئێمە بیری کردبوو لە چۆنیەتی زندگیکردنی، لە چۆنیەتی داڕشتن نەزمێک کە لە ناوە ئەم نەزمە هارمۆنیە تەبیعی و سروشتی تیابێت و ئینسان لە گەشەکردنا بەرەو بەزەیی کوردی و لە بوون و هەبوونا لە بەزەیی کوردی بە ئەوجە تەعالی خۆی بگات و ببێت بە ئەو کەسەی کە ئێشێ ببێت. خۆ تماشاکەن با من ئیستا بێمە سەرە وردە داستان بڕۆمە سەرە ئەخلاق. تماشاکەن ئێمە هەر لەم دنیای غەربە من ئێستا کارم بە فەلسەفەی کوردیە خۆمان نییە، کارم بە مەتنە ڕاپەڕین نییە، من کارم بە کەڵە بلیمەتەکانە دنیای غەربە کە ئەم دنیای ئەمڕۆ مەحسوڵە بیرۆکەی ئەوانە و ئەنچێ کە تۆ ئەیوێنیت شەرایطێک بوو کە ئەمانە خوڵقاندیان. تماشاکەن ئێمە با دوور نەچین بڕۆینە سوراغە دوو دەستگاهە فەلسەفی و ئەخلاقی. دەستگاهە ئەخلاقی کانت، من ناچمەوە بۆ ئەرەستوو، لەم دوو متەئەخیرە دەست پێ یەکەم. دەستگاهە نەتیجەگەرایی یا consequences تیۆریە کانت، یان دەستگای یوتیلیتاریەن یان سوود و زیان و فایدە ئەخلاقە لیبراڵی. هەڵبەتەم کەلامە فاسد بووگەم ئەوەی کە زۆرترین پلەژەر و خۆشی بۆ زۆرترین جەمعیەت بێنێت ئەو جار تۆ ئەگەر بەر ئەساسە ئەم دەستگاهە ئەخلاقیە قزاوەتت کرد ئەوەی دروسی ئەکات فاجعەس نە ئینسانیەت. مثال تۆ ئەتوانی بەدەیان مثال ئەمە بەڕەسی بکەی بۆ ئێوە ئیمڕۆ ناگەهان کەستان لە خۆ ناپرسێ لە ئیتالیا ئیمڕۆ ئیعلام کریاگە نەخۆشە کۆرۆناییە سەرەوەی 65 ساڵ بۆی نییە بێتە بیمارستان و ئێمە خەدەماتە دەرمانی پێ نادەین. سوالە ئەوڵ تۆ ئیستا ئەوێنیت مافە مرۆڤ معنایەکی نییە، تۆ ئیستا ئەوێنیت خدمەتگوزاریە حکوومەتەکان و مۆدێرنیتە و فەلسەفەی مۆدێرن و دنیای ئەمڕۆ دەرڕاستای زندگیە ئینسانی نییە. سێرکەن ئەمەی کە بە قەوڵە ئینگلیسیەکان جەمعیەتت جوان ئەچێتە پرایۆریتی. ئەمە بەر ئەساسە کامە دەستگاهە ئەخلاقی دێت. چەنێ ئەوجار ئێمە فکرەکەین ئێمەیە ئینسان تەکە حیواناتە تەفاوتمان هەست. مثال ئایا ئەگەر من لە ئێوە بپرسم ئێمە کەسێکمان هەست بەناوە ئاغایە ئالبرت ئەینشتاین و کەسێکمان هەست مناڵێکی 8 ساڵان، کەسێکمان هەست مناڵێکی 12 ساڵان و کەسێکمان هەست پیاوێک
جوانێکی 20 ساڵان ئێمە نەخۆشیەک ئەوێت بە باو ئەبێ بە ئەپیدمی کە ئێمە ئەتوانین لە نێوە ئەم 4 کەسە 1 نەفەر ڕزگارکەین 1 نەفەر. سوال ئەمەسە تۆ کێ ڕزگار ئەەکەی؟ ئەنیشتەین مناڵە 8 ساڵە، مناڵە 12 ساڵە، جوانە 19 ساڵە، کێ ڕزگار ئەەکەی؟ وەختێ تۆ ئەمە مەترەح ناکەی کە کاورا فکر بکاتەوە کێ ڕزگار ئەکات، کاورا دەستگاهە فکریەکەی دەست ناخوات. تۆ فرەیەک لەم مردمە کوردە ئێمە خەڵکە ئەم کوردەوارە ئەوێنی وەختی قسە ئەکا ئێژێ من چەپم، وەختی دەم لە ئەخلاق ئەدا ئەخلاقی لیبراڵیە، نگاهی لیبراڵیە، بە ناویش چەپە. دلیلی چییە؟ دلیلی ئەمەسەم ئاغا هیچ کام لەمانە تێنەگەیگە. ئۆکەی، توێژی جامعەیە کە تیا پەیوەندهایە تەولیدە ئینسان لە بەستەرێکی تاریخیە بتۆ نەچێت جامعە کڵاپسەکە. کاکە تۆ مەسەڵەن ئەچیت دەرئەسەرە وان نایت ستەندێ، شەوێک لەگەڵ یەکتری بوونێکە، خانمێک دووگیانەکەی یا خانمێک ئەچێ خۆی دووگیانەکە، ئەژێ مناڵم گەرەکەەوە مناڵەکە خۆم گەورە یەکەم، احتیاجی بە باوک نییە. تۆ مناڵێک کە دروسی ئەەکەی لە ئایەندە ئەم مناڵە دارایە ئەم تەعادڵ ڕۆحی و ڕەوانی و باڵەنسە شەخسیەتیە نییە لە وەختە بحرانە گەورە، لە ساعتە وەختە قەیرانێکی گەورە ئەم ئینسانە بتوانێ ئەکتە ئەخلاقی بکە. با من دیسانەوە بێم مثال لێ بەم. کاکە تۆ جامعەیەکە دروست کرد کە ئەم جامعە مەسرەفی بوو و ئەم جامعە فەزیلەتی لە مەسرەفکردن تعریف کردو و ملاکە ئەمەیە دانیا بازار و سعی کرد حەچی مراوداتە ئینسانیە تەبدیلی بکات بە کالا کەرەستە و بیسێنێ و بیفرۆشێ. زەرەرە ئەمە وا لەکوێیە؟ مثال تۆ ئەبیسی ناگەهان فڵان کەنیشکە ئامریکایی بۆ خاترە نجاتدانە کوالاکانە ئوسترالیا لە ئاتەش سووزی خۆی ڕووتۆ کردگەسەوە و توانی گێسی بە عەکسە واژە نەخۆی 200 ملیۆن دۆلار پوڵ کۆبکاتەوە. تەماشاکەن، سوال ئەمەسە ئایا ئەم کارە کە ئەم خانمە کردی و ئەو کەسانەی کە بابەتە واژەنە خانم پوڵیاندا و پوڵەکە سەرفە پاراستنە کوالایە ئوسترالیایی بوو کارێکی ئەخلاقی بوو یا ئەمە بە سوخرەکێشانە بەشەریەتە؟ کامەسە؟ چەند نەفەر لە ئێوە جواوە ئەدات و بەڵێ کارێکی ئەخلاقی بوو؟ چەند نەفەر لە ئێوە؟ چەند نەفەر لە ئێوە ئێژێت نە پوڵێکە جەم کردیاگە، نە کەسانێک کە پوڵەکەیان داگە، نە کەسێک کە واژەنەکەی خۆی هێنارگە بۆ دیگەران کاری ئەخلاقی نەبووکە؟ تەماشاکەن، تۆ لە پشت تەوجیهێکی گەورە بێ معناترین بێ پرینسیبترین ئەمر فاسد کەی ببەخشن فاسد بەکار بووەی، ئەو جار تۆ چه تەعالیە بە جامعەیە بەشەری ئەدەی؟ مثال هەر لەم کوردەوارە ئێمە مودەتێک کردیانە مۆد کاورا بچێ مەدرەکە تەحسیلی بگرێ، بەڵام مەدرەکە تەحسیلیە پزیشکبوون و مهندسبوون و کارشناسبوون ئەوەنە ئەرزشی بوو کە خانم فاحشەگی بۆ بکە، ئاغا جنایەتی بۆ بکە، بەڵام کەسی نات بێژێت ئەم فعلە چەنێ ئەخلاقی بوو. ئیستا وەختێ تۆ ئەم پرسیارانتە نەکرد، وەختێ تۆ جامعەیەکی بتەوی بە پرینسیبت
تحت مناسك وأخلاق ونريتك كلا فلسفيكي زندگيوتي تدرو تعريف نكردو وأساست بيكسري روبنا دانيا كأم روبنانا أتوانا بتخلطين آسانا فاحشة راحة لبشت مدرك تحصيلي هم سكس أكي هم لذة الجنسي أوي هم بول ودستيري هم تحت ناو أوي كإنساني كي قرأت الدرس بخويني لجامعة مروها موجهي وكسيك قبحينية برامبر بأما بو إما هاوار من هلصا أموان أمكارا غلط من امرو مثالي كم دام لكومبانيا فورد كمحصولة كدا درو أجر اشتبانا كم بناو فورد بينتو أجر اشتبانا كم لدى هاي حفتاد الميلادية ومن أمن نقلك الذي بيتك يمروا وتمام فوردا لسيستم باك بنزينك يا مشكلة يبو لبين هرصد ماشينة فورد إمكاني بو 20 تاسي داني آقر بقري إمكاني بو كومبانيا فورد 12 مليون لما ماشيناني فروشت بو وكشتي أقل اشتبانا كم رقم كاني من زو أم داستانم خوين دقسو أقل رقم كاني اشتباع كم إيوه ميكن بداستانيك بلام هست داستانك توام مش تعقيبي بكن كومبانيا فورد وكلاء كومبانيا فورد مشترية كان شون شكات ينقر لكومبانيا فورد وكلا كان كومبانيا فورد هاتن وتيان اما براورد ما نكردقا لكومبانيا فورد اگر اما 12 مليون ماشين قاو كينو بيتو $7 خرج من اوي بو هر ماشين تادلوسي كين وام اي ببرطرف كين كاقر نقري لذا هزينه كاي كين 140 خورده مليون دلار او وقتي 1970 اقريتو بەڵام بەراوردمان کردگە تبق ڕاندۆمێک ئەم ماشینانە ئاگرن پەرداختکردن دیەیە مشتریە کە ئەسووتێت 36 ملیۆن دۆلارە لذا با مردم بسووتێت و ئێمە دیەکەی ئەدەین سوال تۆ جامعەیە کە بەر ئەساس سوود و منفعەت تعریفە کردەوە جامعەیە کە تێیا هیچ بەهایەکت بۆ ئینسان دانەنیا و ئەویشت تەبدیلە بەکارا کرد سەر لەکوێ دەرتێرێ بەرەو کوێ ئەچێ ئەزانن داستانەکە وا لەکوێ داستانەکە وا لە ئەو جێگە ئەم حکوومەتانە ضرورەتە خۆیان و قدرەتە خۆیان خەیلێ بێشتر لەوەی کە هەیان بوو نیشانیان ئەدا یەکێ لە گەورەترین گرفتەکانە تریش ئەمەسە وڵاتانە ئوروپای غەربی و ئیاڵەتە متحدەیە ئامریکا ئێژێ من بەهەشت بەرینم ئاخرین وەرژنە دەستکەوتەکانە ئینسانیەتم ئاخرین وەرژنە تەعالیە وسيفيلايزد بون بشرم آخرين ورجنم للترحم إنسان برامبر بإنسانا ومن أمان مبس صورة قانون دراوردقا قوانين حقوق بشر قوانين مدني وجزائي لولاتا كان أخويانا بلامي داستاني خليك اتفاقك فيه يداستاني تماشا کە ئەگەر ئێمەمانان لە جامعەیە گەورە بووینە بەمان وتایە پوڵ مەلاک نییە گیانە ئینسان مەلاکە سوود مەلاک نییە گیانە ئینسان مەلاکە و هەر ئینسانێ جەهانێکە فۆردە پێنتۆ و کارخانەی فۆردمان هەتایە تعتیلە کرد کە ڕێزی دانەنیا بۆ ئینسانیەت ئەوەتی پوڵە دەم بەڵام ئێمە هیچ کامان حازر نین ئینسانێک بەها بدات بۆیە تۆ ئەمڕۆ وەختی ئێژن شیوعەکە هەمەگیرە و کەسێک ئەمرێ یەک تاکە نەفر لە ئیتالیا نە لە تەواوە دنیای غەربا نابێنی پەرچەم بگرێتە دەست و ئاعتراز بکە بێژێ بۆ کاورای 70 ساڵە چه گوناحێکی هەست بۆ من و تۆ ناوینە 70 ساڵمان بۆ بوو بە 70 ساڵمان دڵمان بە زندگی کردن نییە
بۆ من 70 ساڵ سەرەتەکەم کرد بۆ ئەم سەرزەمینە و باجم پێدا و ماڵیاتمدا و کارم کرد. تۆ چۆن بەڕاحەتی من فڕادەیتە ئەو لاوێژی تۆ بە شەرنی حەق حیاتە نیە زندگی خۆتەکردگە بەمرە. تۆ چۆن بەرەساسە کامە پایەهای ئەخلاقیم تەسمیم تەکرد؟ پێت بێژن چی؟ پێتژن خەلیفەت الله؟ پێت ئێژن ئینسانە ئوروپایی باکلاسە تحت حقوق بەشەر؟ پێت ئێژن پێشکەوتێ بەشەریەت؟ چیت پێژن؟ وەڵا خێر ناکات و سوود ناکات و دەی چی بکەن و دەسی بێدە سەڵاتیان و ناتوانن. ئێمە وەختێ وتمان جامعە مەکەنە مارکەتی. ئەوسا لە کوردەواری ئێمە ئەیانوت عالم ئەچێ بۆ لای عەوام، حەکیم ئەچێ بۆ لای دەردەدار. وەختێ کار کێشە ئەوە کەسێک عالمیەتە خۆی لە مەدرەکە تەحسیلیادی لە تایتڵێکا کە لە ئیدارەیەکا یا لە پێگەیەکا دانیشتگە و خەڵکی بچێتە سڵاوی، نەقشە عالم باتڵ بوو، عالم نەما. ئەوەی بوو مشتێک کارمەندە تێ هەڵدریاگە بێسەواد بوو کە بە نۆرمهای ڕەفتاری دنیای سەرمایە وەنە ئۆلیڤراڵی گەرەکی بوو پێگەیە کاسی حەوزیکە. وەختە تۆ جامعەیەکی مارکەتی دروست کرد، دکتۆر چوومەتە بیدانیا، منشیبان کرد، ڤیزیتی فرۆشت، مردمن نەخۆش چوونە سەرە. ئای دکتۆر ئەوەی کەم ڕعایەتی نەکرد سەوگەند بغرات بوو. ئای دکتۆر هەماهەنگی کردەکە داروخانە و هەماهەنگی کردەکە بیمارستانە و فۆبیای خستەڕێ و بیماری دەرمان نەکرد و وای لێ هات لە جامعی ئێمە کابرا سەرمایە گەخوات 15 دکتۆر ئەچێ پوڵە 15 ویزیت ئەدا لەبەر ئەوەی فکرەکە کالا ئەسێنیت. تەشخیصە ئەویەکی خاسترە لە تەشخیصە ئەمیەکی. دکتۆر نەما. ئیستەکە دکتۆر نەماگە تۆ ناوێنی کەسێک لە ناوەم خیابانانە قۆڵی هەڵماڕێت بچێ بەدەم هەر ئینسانێکەوە کەوا لە مەرگەساتەوە نەجاتی بدات. نە، کارکیشە ئەوە شیوعە. کۆڕۆنا فرەبوو. ئای دکتۆر دەرەچێ؟ ئای دکتۆر نەچووگە بێتۆ دکتۆر 28 ساڵ دەرس بخوێنێت کە ئیستە کۆرۆنا لولی کابی کوژی. ئای دکتۆر 28 ساڵ دەرسی خوێنگە بێتۆ ئای دکتۆر دەست کێشێتە سەر کەنیشکەکانە جامعە، بێتۆ خانم دکتۆر حەچی کوڕە بنێتە سەرە کار. خۆ ناتکە بچێ بمرێ، بچێت باشیان دکتۆرانە بکەن قیافەکانیان، تەرزە لە باسپۆشتنیان نەوە قسەکردنیان. ئەوانەی دنیای ئەمڕۆ. خۆ داستانەکەی ئەمە وەچی کێ هەر خەریک بووی و دکتۆر مهمە و بەڕاستی و دکتۆر فرە مهمە، بەڵام ئەمانە هیچکام دکتۆر نەمابوون. چەندانە پاستۆر وارە نایۆم دکتۆرانی ئەمڕۆوە. لوی پاستۆر کاورایی پزیشک و بیۆلۆژیست کە واکسەنە سەلی دا لە خۆی کەشفی کرد و دای لە خۆی بیماری سیل و بەشەریەت دەست بە یەخە بوو بە درێژایی تاریخ دەکیا. ئای لوی پاستۆر بە خەرج خۆی بە هەزینەی خۆی بۆ خاترە خدمەتە بە بەشەریەت کەشفی کرد و دای لە خۆی. چەند نەفەر دکتۆری ئەمڕۆ ئەم شکلی مەوجودە لە جامعە؟ چەند نەفەر؟ خۆ بۆ ئێمە وتمانم دکتۆراناوەنە فویان تێمەکەن، ئەمانە مشتێ پوولەکین و مردمیان فاست کردگە بۆ خاتری ئەمەی ئەوە مەرگەسات کە هات دەرەچیت کارە خۆی ئەنجام نادات، سەوادی نییە، ناچێ بە شوێن دەردەدارە، دەردەدار بە شوێن ئەوە ئەگەڕێ و ئەو خۆی ئەقچێ و دەرەچێ. عالم ئەچوو بۆ لای عەوام چون عالم ئیرادی ئەدی لە جامعە. عالم ئەچوو کە عەوام بەهرەمەند بوێ لە عیلم. عالم قنی ناقچە خەڵکی بڕۆنە دیداری دەسی ماچکەن. بۆیە تۆ زەکات ئەکەوتە سەرە ئەم داناییە، مەسئولیەت ئەکەوتە سەر شانت، لەزا تۆ حوزورت بوو، قسەت برەوی بوو،
بەڵام ئەوانەی کە دنیای ئەمڕۆیان دروست کرد لەبەرەوەی نظامە سوڵتەکەیان بچێت بەهرەکەشی بکەن لە ئینسان وتمان وا مەکەن بەشەر فاسد مەکەن بەشەر گورگە بەشەر نییە بەشەر یەکتر هەڵ نادڕێ ئێوە وا ئەکەن بەشەر یەکتر هەڵدڕێت ئێستا خروجیەکە ێزانە نەبێ بەچی ئەوسا ئەگەر مەرگ ساتێکە هات خەڵکی ئاگای لە یەکتری بوو برسینەون خەڵکی ئاگای لە یەکتری بوو لەبین نەچن خەڵکی کەسی لێ زیادە نەبوو باوکە پیر و دایکە پیری لێ زیادە نەبوو مناڵە ساوای بەرە بێشکەی لێ زیادە نەبوو نەیبوو گشتی حرمەتی بوو گشتی گیانی بوو طبق باوەڕهای مەذهبی و دینیان خوا حەق زندگی پێدا بوو حەق حەیاتی بوو بەڵام ئیستا چۆن ئێوە وەختی ئەگاتە ساتە وەختێکا پێ ئەنێن بەسەر مەلایەنی ئینسانای هاڕن و لێ تێپەڕن چون بووگن بە ڕەقەم بۆتان چون ێژی تەماتەز ئەگەنێ فڕەیەدەی چون کارکردی بۆ تۆ نامێنێ واغایتر ناتوانێ بچێ کارکا پول بۆ تۆ تۆلیدکە تۆ سەرمایە گوزاری لەسەر کاورایەکی 70 ساڵە ناکەی ئەو ڕەدی بازنشستە و حقوق بازنشستگیەشێ بخوا ئەچی لەسەر کاورایەکی 20 ساڵە سەرمایە گوزاریەکە کە 40 ساڵی تر قەرارە خزمەتە پێ بکە ئایا ئەمە ئینسانیە ئایا ئەمە ئەخلاقیە تەماشاکەن بن بۆشە دنیای غەرب بن بۆشە نظام سوڵتەی بن بۆشە نظامە ئاموزش و پەروەرشی نظامە دانشگا و کالجی فەلسەفەی هەڵ ئەتەکێ بە کۆرۆنا و خەریکە هەڵەتەکێ ئەمڕۆ دەوڵەتە بریتانیا دەوڵەتی یاڵەتە متحدەی ئەمریکا دووەلە ئەوروپایی لە کێ ئەترسن لە چی ئەترسن ئەمانە فکریانە کرد بە نەزم پادگانی بە قوانین مەسنوع بە کۆنترۆڵ و ئینزبات و ئینحیسار کۆمەڵگایەکی منەزەم دروست ئەکەن کە سازماندەهی شدە تیک تیک وەکو عەقرەبەهای ساعەت کار بکە پێیان وابوو ئەم نەزمە هیچ وەخت ناشەوێ بۆ ئەوانە ئەتوانن دائیمەن کۆنترۆڵی کەن بە دروستکردنە بوحران بە دروستکردنە شەڕ و ئەمانە کۆنترۆڵان بوحران و شەڕانەوە لە دەستیانە ئێمە وتمان ئەم کارانەی کە ئێوە ئەیکەن و تەحتە ناو سەعادەت لە پشت دروستکردنە هەواپەیمای ئایرباس هەواپەیمای بۆینگ فڵان کالای فرۆشتنەوە کە ئێوە فرە سەعادەتمەندن فرە حاڵیتانە ئەمە فەسادە مطلقە بەرەو نابودی ئینسان ئەیوات ئێوە کالاتان کرد بە نیشانە ئینسانیەت ئێوە فکرتان کرد تۆ چۆن ئەتوانیت مۆبایلێکی سمارتفۆن بگریتە دەستۆ و دروسی کەی لە ئەژدادە گوزەشتەی خوات خەیلێ ئینسانتری خەیلێ ئینسانتری نا ئینسانتر نەبووی بۆ کەما ئینکە ئەمڕۆ دەرەکەوێ دەوڵەتەکان ئەوروپا لەکی ئەترسن دەوڵەتەکان ئەوروپا لە مردمێک ئەترسن کە ئەمانە مەسرەفگەرە بێ ئەخلاق یعنی هیچ بنەمای ئەخلاقێکی نییە هیچ بنەمای ئەخلاقێکی نییە زەمانێ دانیشی ئاڕۆق فەندوقی لێ ئەدا قسەی زلزلی بۆ ئەکا کە ئەوزاعەکە ئارامە بەربەستنە نەرمە کۆنترۆڵە خۆی ئەچێ گیرفانە دنیا تاڵان ئەکات مردمەکەی خۆیشی ئەهاڕێت لەسەر تەختە شاهی دانیشتگە ناگەهان لە سوچە گیرفانەکەی وە 3 پوند ئەدا بۆ پڵەنگەکانە ئافریقا ئەمە یانم های من فرەفرە ئینسانم ببەخشن بەڵام کاکە گیان تۆ وەختی هاتی مراوداتە ئینسانیت هەڕاج کرد و کردت بە پوڵ دایکێک تحتە ناوە تەئمینە بودجەیە تەحسیلیە کوڕەکەی ناوچاوانی دا بەکرێ بە کۆکاکۆلا کە مدەتە 40 ساڵ تەبلیغە کۆکاکۆلا و تەتوی کۆکاکۆلای لێبا بە $10,000 مەیدانی بۆ تۆ واز کرد هەرچیشتە بفرۆشی هەرچیشتە بە پێوانەی سوود و منفعەت تەماشایکەی ئەنچێکە کەرامەت بوو فرامۆشیکەی بۆیە وەختێکەکاتە وەهلەیەک ئەم ڕقابەتە کەسیفە اقتصادیە کە کردت تیا دزیت کرد خوێڕیەتیت کرد جنایەتت کرد احتکارت کرد مردمە دنیات ئەستەسمار کرد ناودنیا ڕقابەتە بازرگانی
دنیای سەرمایەداریت هاورد پولی بۆ پوڵ تەولید کرد حرس و تەما هەر زرتل و زرتل بوو و پێشکەوتمان کردگە پێشکەوت سەمەرەی خروجی ئینسانێک بوو کە ئەم دنیا فقط بەرەساسە ئەرقام ئەوێنێت جوانە 20 ساڵە بەرتەری هەست بەر پیاگە 65 ساڵە با جوانە 20 ساڵەکە بمێنێ 65 ساڵەکە بمرێ من بە تۆ بێژم چی بە تۆ بێژم بەشەر وەڵا هاتکەوە ملمانە دەی تۆ چۆن بە عینوانە دەوڵەت 300 ساڵە ئەشیڕێنی ئێژی من سەعادەت و خەیرم مطلقم باج لەسەر باج لەم ئینسانانە ئەسێنیت فکر ڕۆژە ئێمڕۆت نەکرد وەختی پزیشکە فاسد دروستەکەی کادر پزیشکی دەرەچێ کار ناکە وەختی مەردەمە فاسد دروستەکەی ئەترسی لە لەحزەیەک 48 ساعات تاریکی دنیا بگرێت و مودار هەڵتەکێنێت و بێتە دەروازەی ماڵەکەی خوات تەزمینت کردبوو پۆلیسێک و ئەرتەشێک کە بە تانکەکان و هاوپەیماکانی و تۆ بپارێزیەوە لێ بامەردم یەکتری هەڵدەڕن تا سابتی بکەین نەسڵە بەشەر گوناحکارە نەسڵە بەشەر چەپەڵە گورگە کەسیفە یەک هەڵە دڕێ بۆیە کۆرۆنا نەزمە مەسنوعیە ئەمانە خەریکە تەهدیدەکە لەسەر لێ شێوابیە دەوڵەتەکان و خەریکی ئەوێنیت داستان ئەمەسە ئەم ئەپیدیمیە تەواوی دنیای شێ بیگرێت بە حەکیش هەل ناوێت دەرمانیش ناوێت واکسەنەکەشی معلوم نیە 2 ساڵی تر بێت یان نەیت وەکو ئەم فڵانزە ئەمانە خەریکن چۆن ئەم مەردمە خەڵەتێنن بۆچی ئەی خەڵەتێنن لە چی ئەترسن ئایا سیستەمە دەوڵەتانە ئەوروپایی کۆرپۆرێشنەکان ئاگرا لە مەرگ ئینسانەکان ناڕەحەتن نە بۆشە مهم نیە کارکردن نەما بۆشە مهم نیە ئەی بۆ گەرەکیانە بیخەنە 2 ساڵی تر چون ئەگەر ناگەهان لە دنیای ئەمڕوا کە ئینتەرنێت هەست لە دنیای ئەمڕوا کە ئینحسارات شکیاگە و شەبەکای اجتماعی هەست و هەر کەسی ئەتوانێ خەبەرنگار وێت ڕۆژنامەوان وێت مۆبایل ها بەدەستی و ئەتوانێ فیلم بگرێ عکس بگرێ دەنگ مخابرەکە یەهۆ جەمعیەتە 8 ملیۆنیە ئاڵمان کۆرۆنا بگرێ یەهۆ لە ماوەی 6 مانگە 80% بیگرێ 1,500,000 تا 2 ملیۆن نەفەر یەکوژێ لە 6 مانگە ئەم مەرگە کە مەردم ئەیوێنێت لە بەرچاوی جا هەر ئاوا کە لە سیستەمە ئیقتصادیەکە پێیان ئەنیا سەر یەکتریان ئەهاڕی بوون و گورگە یەکتری تحتە ناوە بربەرەکانی لە ئەم ساتە وەختێشا کە فکرەکەن مەرگ پەخش بوو گەس و سەر دنیا ئەکەونە یەکتری خواردن لە جامعەیەکە کە ئیتر کەسێ شەڕ ئەخلاق ناکە لە جامعەیەکە کە ئینسانە ئیدەئال نەمەوجودە زندگیە ئیدەئال و ئارمانی نەمەوجودە ئینسانە متعالی کە لە بەرەو چوونا بۆ بوون ئەچێت نەمەوجودە ئەو جار مشتی حیوانات بەرئەدرێت کە سیستەمە نەزمێک تیک کاری ئەکرد ناگەهان شێویە تماشاکەن داستانە قدرەت ئەم حکوومەتانە ڕەوایەتە مردم باوەڕی کردگە داستانە قدرەت دۆلار ڕەوایەتە مردم باوەڕی کردگە ناگەهان شتێکە کەفێتە وەسەت و لە پڕێکا شتێکە کەوێتە مناوە ڕاستە ڕەوایەتەکە مەخدووشەکە ڕەوایەتەکە ئیبتاڵەکە سابتیەکە دەوڵەتەکە ناتەوانە دەوڵەتەکە دروزنە دەوڵەتەکە ئەترسێ دەوڵەتەکە قدرەتی نەما ئیستە مشتی ئینسانی دروست کردگە نە ئەخلاقی هەست نە شەرمی هەست نە بەزەیی هەست نە ڕەحمی هەست هەرچی نییە کاورایە واژنی ئەخاتە دەرەوە بۆ کۆمەکە بە کوالاکانە ئوسترالیا ئینسانیەتەکەی ئەمە سەر شۆرتەکەمە کێشمە خوارە واژنم بوێنن پول بدەن کوالا نجات بدەم هەر ئەوە قەت ئەکەنە سەر یەکتری ئەخۆن چون ئارمانیان نییە چون ئیدەئالیان نییە تەمامی ئەم کارانە کردیان تەئاتر بوو نەمایش بوو پول بوو شۆهرەت بوو هەچ کام لەمانە لە واقعیەت نهاتە دەرەوە
حەج کام لەمانە لە گوزەران لە ڕەنجەکانە خۆت و فکرکردن دەربارەی ڕەنجەکان ئینسانەکان نەهاتە دەرەوە. تۆ کۆمەلگایەکە دروست کرد سوود و فایدەکون، کۆمەلگایەکە دروست کرد پووری، کۆمەلگایەکە دروست کرد وتت حکوومەت باوکە مردمە، حکوومەت مۆزوفیۆس خۆکی پارێزی. دەسوورەتەکەم حکوومەتە مردمێکی دروست کرد کاملەن توهی خاڵی بۆش یەک مشت کارگەری دروست کرد کە فقەت کارکەن بخۆن مەسرەفکەن بمرن، بخۆن مەسرەفکەن بمرن، ووتی من بە قانونم، بە پارلەمانم، بە مؤسساتم، بە میدیام، بە ئەرتەشم و بە پۆلیسم کۆنتڕۆڵیان ئەەکەم. ئێستا مەرگەساتی بڵاو بوو گەسۆ خۆشی تهدید دەکا، خانەوادەکەی خۆشی تهدید دەکا، پۆلیسەکان کەوانە خیابانە ئەم مەرگەساتە کە بڵاو بوو گەسۆ و ئەم فۆبیا و ئەم ترسە کە ئەم ترەکە ئەخا لە ساختارە ئەمانە، خانەوادەی پۆلیسەکەیش تهدید دەکا، خانەوادەی کاورای ئەرتشیش تهدید دەکا. ئەم مردمە حرامزادە کە تۆ دروست کرد کە لە دوای 4 پەیک ئابجۆی ناوە پاپێکا لە بن دیوارێکا دایکی ئاوس بوو، یا چوو لە بانکە ئەسپەرمی سندووە لە قاهیدا لە ناوە خۆی، یا چوو لە کوڕەسووچێکا لای یەکێک و لە باوەش یەکێکا ئاوس بوو، دایکەوێنی چوار ڕنگ مناڵی واتەکە تحت ناو ئازادی جنسی، تحت ناو انقلاب سکسی، مشتێ ئینسانە هاڕیاگ خەتەرناکە بێپرسیب نەزانی وەفات چییە، نەزانی خۆشەویستی چییە، نەزانی سۆس چییە، نەئەزانێت معرفەت و دەسەوام چییە. ئینسانێک کە تەکە دایکی خۆیان ڕابطەی پووری هەست، تەکە باوکە خۆیان ڕابطەی پووری هەست، ئەم پوڵ خۆی حساوەکە و پوڵ خۆی حساوەکە. ئینسانێک کە پوڵ بە یەکتری نادەن، محەبەت بە یەکتری ناکەن، نانتەک یەکتریا بەش ناکەن، ئەکسەریەتێکە سیستم وای پێکرد. چه اتفاقێکە کەفەی لەو وەختا کە نەزمە ئەم نظامە درۆزنە ئەترازێت و بینە قاقای خۆیشی ئەگرێت، ئەم مردمە ئیتر نە ئارمانی هەست، نە دنیای ئیدەئالی هەست، نە ئینسانێکی هەست کە وەکو کاسە و مێژرمەند بنواڕێ پێیا و بەرەو ئەو بچێت. ئەم ئینسانە ئەکەوێتە قەپلە یەکتری گرتن، یەکتری هەڵدڕین. بۆ ئێمە وتمان خەڵکە جامعی کوردەوار فاسد مەکەن، با ئەگەر توانیمان خەلە لە دەوڵەتە ئێرانی دروستکەین، خەڵک نەکەوێتە گیانی یەکتری، خەڵک نەکەوێتە تاڵانک، خەڵک پوڵەکی مەکەن. ئەوە نەبێژن پول مهمە، پول 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 پول، وەختێکی پول 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 اختلالێکی وا دروست ئەوێت کاورا بۆ پول 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 یەک عمر تۆ تاتە ملیسەرە دوتت پول پول پول، فاصڵەی تەبەقاتی دروست کرد، مەحرومت کرد، حەسرەتمەندت کرد، باوک ساحێوی دەراورد، تێقەپەکات و سەرتە تێکتیکە تیکەت ئەکاتی وەساتورەکەوێتە گیانت مەکە لێو دوای ئێژن دەوڵەت واجبە موجود وێ باوە سەر ئەم جامعە تا کۆنتڕۆڵیکە. دەی تۆ خۆت مەردەمە فاسد کرد، دەی تۆ خۆت مەردەمە بێ ئەخلاق کرد، دەی تۆ خۆت پارادایمەکانت گۆڕی، دەی تۆ خۆت ئەرزشەکانت گۆڕا، ئەرزشت چەپەڵە مەسنوعیە کەسیفت هاوردات نییە، سلیبریتیت هاورد، قەحبەت هاورد، واژەن دەرخستنت کردە ئەخلاقی و ئینسانیت. بڕاستی ئەم کچە کچێکی زۆر گەورەیە، واژەنی خۆی هەناردووە 200 ملیۆنی کۆ کردووە تا حەیەوانات نەمرن. نە تۆ نەدوێت ئەم مەردمە حازرە بوو چوچوو لە خانم پوڕ بە نەواقعن ئینسانیەتی هاتوێتە ئێش بچێت ئاگرەکانە جەنگەڵەکانە ئوسترالیا بکوژێنێتەوە. نا ئەمە تەئاترە، ئەمە نەمایشە، ئەمە ئینتەرتەیمنتە، ئەمە لە دڵی هیچ واکنشێکی معنەوی و بیرۆکەیەکی معنەوی و هیچ تەرەحومێ نەهات کەسە دەر. ئەمە پێ نایژن بەزەیی، ئەمە پێی نایژن ئەخلاق، نا ئەمە پێژن تەئاتر، ئەمە پێژن سەلەبریتی، ئەمە پێژن دنیای سەتحی، دنیای نەمایشی، دنیای کەسیف کالایی. بۆیە وەختی ئەچێتە ناوە ساتە وەختێکا 24 ساعت بەرق نامێنێ، بەشەر قەپەکات و سەرە بەشەرە. هەرچێژی ئامان مەکە ئەداوە سەرتا،
هەرچێژی کاکە بۆ ئەم کوژی بۆ ئەوەنە بێ ماڵەکە بووە ئەژێ نەحەقینم لێتە ئیشە بتکوشم حەز ئەکەم بتکوشم چون ئەخلاقی نییە چون نازانی چون ێژەم کاورای کە لە ڕەشە بۆ چێشێ زندگیکە ئێستا اتفاقێکە کەفتگە ئەمەسە تەماشاکەن من پێشووتر ئەمانمە وت ئێستا ئێوە زەرورەتیان دەرکەکەن ئەفەهمن کە ئێمە بوو ئەمانمانە بەحس کرد بۆ هاتین وتمان ئەم فعلە ئەخلاقی نییە ئەمە بێ ئەخلاقیە چون جامعەیە وەختی خەلەئی تیا بکەوێ پوشاڵی بوونە دەوڵەتی تیا بکەوێ مردمانێک کە هاتنە دەرۆ لچیان سوورکردقیان بادا وتیان ئێمە سمبولە ئەخلاقێتە ئەم جامعینە قوت و جەم ئەەکەین وەرێ فاحشە گیان ڕەواژدا هەر ئەوانە لێو دووە ئەکەونە گیانی یەکتری تەجاوز پێکردن کاورا هەرسی وەسە کاورا بگرێت تەجاوزی پێ بکە تۆ نەهاتی لە بەرامبەر فەسادا بوێسی لە بەرامبەر سیستەمێکا کە خەریک بوو مردم تی فاسد دەکرد مردم تێکردە کاڵا مردم بێ احتمادە و بە یەکتری مردم پولەکی ئەو مردمە کەوتە ڕاجە خۆی تۆ نهاتی لە بەرامبەر ئەمە بوێسیت بۆیە بە تەمامە قودرەت حاکمیت ئەگری حاکمیت نەکەوێ پۆلیسەکەی نەکەوێ نەزمەکەی نەشەوێ دەنا هەرچیشتە لە دەستی دەین ئێمە وتمان پێشووتر وتمان تابەر لە سەرمایەداری پوڵداربوون ممکن نەبوو تۆ یا لە خانەوادەیەکی پوڵدار لە دایک ئەویت بۆیە یەکێک لە ڕێگەهای پوڵداربوون ئەوە بوو یا شوو بکەیتە خانەوادەیەکی پوڵدار یا کەنیشک لە خانەوادەیەکی پوڵدار بخوازی حتا ئەواخرە قەڕنە هەژدەهەمیش هەروە بوو تا ئەواسطە قەڕنە نۆزدەهەمیش هەروە بوو بەرەبەرە سەرمایەداری و تەولید ئەنبوو شرایطێکی ئیجاد کرد کە ئەنباشتە سەروەت بوو و تۆ توانی تەبەقەی اجتماعی بگۆڕی بەڵام ئەم تەبەقە چۆن اتفاقکە بە تەولیدە کالای فرە تۆ بە ئەندازەیە کالایە کە لە دنیای ئەمڕۆ تەولید ئەکرێ فلزە گرانبەهایە کە وەکە چێ وەکو تەڵان نییە پس تۆ بە عنوانە ئیدارە کونەندەی دنیا چیت کردەگە تۆ شرایطێکت بە قەوانین وە پوڵە کاغەزیە خۆت دروست کردەگە کە مبادلاتە کالا ئەکرێ و ئەمە هیچ ئینسانی نییە هیچ بەرابەرانە نییە چون تۆ کە ئەم کاغەزەوا لە دەستا بە مەیلە خۆت چاپیەکەی بە مەیلە خۆت نرخی بۆدانی بە مەیلە خۆت کالای مەردەم ئەسێنی مەوز لە ئەلکوادۆرە بەدبەخت ئەسێنی وە کیلۆیە 10 پێنس کالای بونجوڵە مزەخرەفە خۆت ئەدەی دانێ $50 کاورای ئەلکوادۆری ملیۆن تۆن ئێشەمەوز تەولید کە تا بتوانێت لە ئۆهدەیە وارداتە 2000 خودرەوە تۆ بەربێت ئێستا تۆ ئەو جۆرەی کە پوڵدار بووی ئەوە بوو کە تۆ نەزمێکە دروست کرد و گشتی ئەم نەزمەی باوەڕ کردو دۆلارە تۆ ئەچوو پوڵە کاغەزیە تمەنە تۆ ئەچوو کاورا حازر و کاوڕەکەی خۆی بە 2 ملیۆن تمەن چەکپوڕێکە پێدا ئەم ڕەوایەتە باوەڕ کریا بوو و تۆ دزیت ئەکرد لەم مردمە دزیت ئەکرد لە کورەی زەمین کاورای بەنگلادشی کاورای کوردە ئێمە ئەهاڕیا نابوود ئەو کە تۆ ملێ بکەیتە پوت لە منهەتەن وەتوت ئاواسەیتر بژنس و تجارت و قدرەتمانەزم فکریانە کرد بچووکترین اختلالی تێناکەفێ یەک اختلالی تێکەفێ تەواوی ئەوانەی کە سروەتە دۆلاریان هەز لە بینەچێ چیەکەی بە مشتێک کاغەز چیەکەی من ئیتر مەوز نەدەم بە دۆلارەکەی تۆ چیەکەی ئەوە لە ناوە حساوەکەتە 25 میلیارد ڕقەمدا نریابێ تۆ نەتوانی کیلۆی مەوزی پێبسێنی وە دەردەچە ئەخوا وە چه دەردێک ئەخوا وا لە بیرتانە سەدام حوسێن 25یەکانی باتڵ کرد هەبوو لە کوردەواری ئێمە و هەبوو لە سلێمانی و هەولێرە ملیۆن 25 دیناری بوو باتڵی کرد چی پێکەی دانیشی کەواوی پێکەی سووتێنی کەواوی پێکەی پوڵەکەی وەنێزوێلاتان دی ئەم سیستەمە نظامە سڵتەی جەهانیە بەچووکترین اختلالی تێبکەوێ مراودات و مبادلاتە کالا نەمێنی ئەم سروەتە پوشاڵیەی دنیای غەرب لە بینەچێت نێسی سروەتی نییە
دارچین لەکوێ تێرێ بیخوا ئاڵەتە زەردەچۆ لەکوێ تێرێ بیخوا مەوز لەکوێ تێرێ بخوا ئاناناس لەکوێ تێرێ بخوا لەکوێ تێرێتی بە چەندێتەوە وەوێ بۆی فڵانە کارە لەکوێ تێرێ بخوا چۆن ئەمانە سەروەتمەندن ئەمانە ڕەوایەتێکیان هاوەرد لە پشتە ئەمە زۆر و ئەسڵحە و سیستەمێکیان هاوەرد و ئەم ڕەوایەتە باتڵکەی تیک تیک وەکو ئەقرەبەی ساعەت کارکە ئیستە من نایژم ئەم کۆرانە بەرەو کوێچەوە نایزدانم بەرەو کوێچوێ اتفاقات ئایندە چیێژێ بەڵام ئەووەڵین قەدەم ئەمەسە تۆ خەوفێکە لەم حکامە ئەیوێنی ئەمەسە داستانە کۆرۆنا خەریکە درزی گەورە خاتە گیانە گشتیان ڕەوایەتەکانیان باتڵەکاتەوە ڕەوایەت کە باتڵ بوو ئەزانی چیت کردەوە بێشەرە ئەزانی چیت کرد ئیستە سابت ئەوێت حکوومەتەکانە دنیا وەختێ من ئەموت 100,000 پۆلیس ناتوانێت 8 ملیۆن ئینسان کۆنتڕۆڵکە ناتوانێت چون ئەمانە دایان نیاگە وەختی بەحسی پوڵمە کردەموت بە ئەندازەیەم گشتە ڕقەمەوە لە حساوە مردما پوڵە نەقد مەوجود نییە دادەی خەڵکە کوردەوارە ئێمە هامزەمان گشتی بابەتە سەپۆرداهای بانکیەکەچی داوای پوڵە نەختکە بزانە پێدەن بزانە مەوجودە نەمەوجودە خۆ هەروە کە ئیستە مردم چوو زیاتر لە حەد خەریدی کرد خۆراک نەما ناوەی کە نەتوانن دووبارە بێرنیوە نە وەلێ سیستەمە تۆلید و بەرهەم هاوردن دووچار اختلالەوەی خسڵەتە مردم ئەگۆڕێ ناگەهان دەرئەکەفێ ئەمانە حساویان کردو لە ئوستانە مەنچەستەرا شەوە شەمبە 1000 ئەمرجنسی کاڵیان بوێ و ئامادەن 1000 دانە جوواوبانەوە لەم 1000 دانە 500 ڕفتڕووکەن 300 بە قسە حەلیکەن 200 نیروی بۆ بەهەنێرن دەی ئیستا یە کۆرۆنایەکە تاورگە خۆتیژی باوکجیان و بچنە ماڵ و با کۆنتڕۆڵیکەن یەهۆ 2 ملیۆن ئینسان دانەکەفێ یەواش 2 ملیۆن ئینسان داکەفێ یەواش وردە و نەوێتەوە جۆرێک نەوێ بەر نەتوانین پێ بگوین ئەزانی بۆ چون ئەگەر تەلەفۆن بە ئیمەرجنسی کاڵ بچێتە سەر 10,000 تەلەفۆن لە شەوە پۆلیس حیتەرانەکە ملیۆن ئینسان لەگرا یەکتر یەخوا کافیە خەڵکی بزانێت 999 هیچ قەڵەتێ ناکە وەکو ئاوی خواردن گەڕا پێوەدا ئاتەش نیشانی واتیاگرا ئەو بەڕاستی وروپایی پیاگن دەوڵەتەکانی ئەگرا زۆر پیاگن دادەی بزانم 400 ماڵ لەگرا ئار بگرێ 50 ماڵ ئار بگرێ چۆن یەکوێنەوە دانێ ماڵ ئارەگرێت و یاڵا و دانێ ماشیناتە شانی تێن و زەرتە زرد و شاوی تێگرن و کوژانمانەوە دوان دێ ئادەی با بێتە 50 دانە بزانم دەوڵات ئەتوانی لەوە دەی بەربێ وا باجی ئەگرت ملیارد باجی ئەگرت لەوە دەی بەرتێی نا خۆشیان نەزان لەوە دەی بەرنایەن خۆشیان نەزان قوارەی دەوڵەتەکەیان نایکێشە درۆ بوو کەشتی درۆ بوو فوو بوو زهنیتیانە ساخت ئاموز پەرۆشیانە کە مردمیان فاس دەکردی ئەخلاقیانە کریان کردو گۆڵ بەغۆکیان کردو جاکەش لەبەرێوانە پوو بخۆن کوا ئیستە تهدیدێک هاتکە ئەم بنیانە عەقڵ و حکمت و سروەت و قودرەتە ئێوەی بە چاڵش کێشاگە کوا تۆ چۆن ناتوانین تۆ فکرەکەیم کشوەرە ئوروپایانە خەڵکی ئەهەنێرنە ماڵۆ دەرمانیان هەست بۆ خەڵکی کورکاکە تۆ فکرەکەی بچۆ ماسک بووە سۆ و دەسەکانە پشۆرەوە ئەلکول بە لە قەسد و لەو دوایژێژێ 180 بیگرێ دێخۆتە کردگەسە ئانتەر خۆت مەسخەرە یا مردم مەسخەرەست ئەم مردمە بەختە بۆ بچێ ماسک پسێنێت و دەست بەهات و دوایمێ ئێشێ هەر بیگرێ ئیستە نایگرێ ساڵەتە نایگرێ بۆ دلیلی ئەوەسە ئەمانە بەم نەتیجەکەیکن ئەم مردمە بگەوجنن کە ئەم مردمە سرعەتە شیوعەکە کەم کاتۆ گشتێشە بیگرێ بەڵام وەجبە تاو ئیستە 12 هەفتای جانسۆنەمان کاتە ماڵۆ لێداژێ ئەلحەمدولیلا و تۆزێ کەمبوونەوە و دەبێنە دەرەوە 2 مانگ تێنە دەرەوە ئەژێ باو کەڕۆ هەم دەستی پێ کردو دەی یاڵا 3 مانگی تر بڕۆنە ژوورەوە
ئەوایە من نەوێنین 2 ملیۆنەکە کە ئێشێ بمرێت بمرێ هۆزیق نەکەین و ڕۆحمان نەتۆقێت و کنترۆڵەکە لە دەست دەرنەچێ ئەمە ئەووەرین استراتیژیە کە تعریفیان کرد بەڵام چەندێ موافقن هیچ موافق نییان ئەزانی بۆ چون ئەمانە مشتێک بەشەریان دروست کردگە حەج بنەمای ئەخلاقی نییە ئمڕۆ یەک نەفەر اعتراض ناکە بە ئیتالیا تۆ بۆچی پیرەمەردە 65 ساڵە فڕادەی لە ماڵا بمرێ بۆ بمرێ بێ کەسە کرد بێ مناڵە کرد بێ دۆستە کرد بێ ڕەفێقە کرد وتە من دەوڵەتم ئەتپارێزم بەڕاستی لەم ئەوروپا جێگەی ساڵمەندان هەیە و ئەچ ئیشی تیاکەیت و نانە بۆ دات و ئەنواتە هۆلیدەی و ئەنواتە سینە ئەرێ مەگەر ئێوە ئەمتانە ناوت مەگەر ئێوە ئەمتانە تەبلیغ ناکردە کوردەوارە ئێمە بەڕاستی لەم ئوروپا و کۆمەڵگا و حکوومەت و ئاگایەتلێتی و دێکوایسە حکوومەت بەریدان ئەمانە بمرن ئۆنیە بەریدان بمرن چ بکەین و هاتکەوە ملاو گشتێگرێت و گشتی ئەمرێت و نا پاسا و مێرە نا ئەمانە هەنە وەختێک و تیک 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 وەیەکۆ کاریەکەن تۆتە ئەمانە فرەژیرن و فرەعاقڵن و بەڕاستی ئینسان و بەڕاستی ئینسانی گەورەن و خاس بەرخوردەکەن و فرە تێگەیگەن لەم دنیا تۆ وادوت تۆ تەمانە فرە بەشەرن دەستێت کە نابەشەریان دروست کرد نابەشەنتیان سیستەم هەرچی کارێکە تۆ نەیگەرەکە بەزەی بکەی پوڵ بەی بەوێکی مەی دەرێ پیاوەتی مەکەن لە حەقی یەکتریە دەوڵەت بنفیت ئەدا 400 دلار پێدا وەژنەکان چوت بۆ چیە تێ هەڵدە خێڕیوە بێ بنفیت بگرە سینگڵ مام چایلد بنفیت بگرە پوڵە مناڵ بگرە پوڵ خوات بگرە پاقاچ بکە ژوور و حاڵە فرەخاسە دەدا دەگیان ئائیستە مردم کەوتە خواردنی یەکتری ئەوەڵ کەسێکە ڕۆژە 100 دافەتە جیاوازی پێ بکرێتەوەیت بابا دەوڵەتە بێتە کۆمەکە ئەو جامعە کە تۆی دروست کرد و ئەمسالە وەکو تۆی دروست کرد پزیشکی دروست کرد ئاوا کاسبی دروست کرد ئاوا شارۆمەندی دروست کرد ئاوا کوانتری بوون بە دەستەکانە گەوا دەمافە مرۆڤ ئمڕۆ هاوارکەن لە ئیتالیا کاورای 65 ساڵە خەریکە ئەمرێت و کەس ناڕوا بە پیریا داستانە کاورای 65 ساڵە ئیتالیایی بۆ تعریف بکەم تا بزانی چه ئینسانێک بوو چه زندگیەکی بوو چه ئینسانێک بوو چەنێ ئارزووی بوو چەنێ ئاواتی بوو چەنێ مەراقی بوو چون نەکریا فیلم چون سە بگە بە ڕقم چون تۆ ناوی نازانی ئەی بۆ جاران وەختی بووم گوزاریەکیان نیشانەدان ناوی تەلەڤیزیۆنەکە ئەمە ئێماسو ئێمە بابای نەدیگە و بابا ئەو ڕۆژە چوگەست دەرو ئای بڕاستی و داستانتان تعریفە کردو ئیسەوە داستانە کاورای پیرەمەردە 65 ساڵە تعریف ناکەیت و لە گۆشەی ماڵەکەی کزی کردگە تەنیا بێکۆڕ بێکەنیشک بێ محەبەت بێ کەس هاوسێ نایناسێت ئینسانیەت نییە کەس ناچێتە دەورە کەسە لە عوزڵەتێکا لەو مەرگە خەریکە دەست و پەنجە نەرمەکات کە بمرێت ئەحساسەکات ڕۆژە قیامەتە و چی بەسەر هات تۆ ئاوا بوو بەزەیەکەت ئینسانیەتەکەت بەڕاستی کۆمەڵگای قەرب تۆ ئاوا بوویتر ئیستە بابوێنی مودارەخوا ماسک دروست دەست شۆردن دروست ئەلکول دروست فقط گەرەکیانە بیخەنە دواوە چین کۆنترۆڵی کردگە چۆن کۆنترۆڵی کردگە چۆن چینەمێ کۆنترۆڵ کرد لەکوێ کۆنترۆڵی کرد مەگەر من ئازمایشکا مەس بچم لێ بدەم بزانم چین کۆنترۆڵی کردگە یانەی کردگە هەروە و بڕاستی و بەری پێگرت و نەیتوانی و دەیەگەر چین کۆنترۆڵی کرد لەو لاوە نەقونیە و لا چۆن قونیە ما بەقی دنیا چۆن قونیە ما بەقی دنیا ئەو کۆنترۆڵەکە نان لەبەر خاتری ئەوەسە یەهەو لە ناو خیابانە 2 ملیۆن ئینسان تەختنەوەی لە فاسڵەی 6 مانگە وردە بەڵام ئەمیش ئەواقبی هەز وردەکە وردە ئەم خوێڕیە بێدایک و باوکانە و قانون گرتوونی و فرەشیک و مرەتەبوون و پلیز و نەو پرۆبلم و ئیز و ناگەهان ئەحساسەکەن خەریکە نەمرن نەخۆش خەریکە نەکەفن کادرە پزیشکی جو ئەویان ناداتەوە زەرفێتە بیمارستان ئەنە چەسە ئێمە فرە گەورەس و بیمەی ملی و بێداشتی ئێمە فرە گەورەس و بەڕاستی وڵاتانی پێشکەوتگن و بەڕاستی سیستەمە نەئۆلیبراڵی و کەپیتاڵی زۆر مهمە ئیسە مهم نییە ناتوانی لەوە دێ بەرنەهەیە دەرەکەفێ چۆت فاقێک کەفێ وەخت تۆ مەردەمێکە دروست کردە بێ ئەخلاق بێ بەزەیی بێ وەفا بێ ڕەحم پولەکی وەک کەرەنتوو ئەکەونە گیانی یەکتری
نە ئەوەی کە ئارمانێکیان دوێ جەهانێ بخڵقێنن ئەم نظامە بخەن خۆیان بەسەر چارە نووسە خۆیان ئازاڵ بن ئێستا هەر کەسێ لە ماڵا پزیشکە بنێمێ لە ساکەکەی بێتە ناوە خیابان و خەڵکی دەرمان کە هەرکە لە ماڵا دوودانە نانە ئەزافەی هەست بەشی کاتەکە ئەو یەکیاوێکی لە برسان نەمرێ لە دەوری یەکتریا لە مەئاساتە کۆبوونەوە کە هیچ کەسێ دەستی گرکە بەسەر کڵاوەکەی خۆیان بانەیوە حکوومەت بیکە. ها وەختە جمهوری ئیسلامی هات وتی من جمهوری ئیسلامی منوێنەرە خوام لەسەر ئەم زەمینە قوانینە شەریعەت ئیسلامی هەرکە مەشروب خواتی هەڵەدەین هەرکە فەساد کە مفسد فی الأرض ئەیکوژین. مردم ئەخلاق شخصی خۆی تعتیب کرد هەرچی حکوومەت وتی بیکە ئەم بەرعکسی کرد. حکوومەت وتی دزی خراوە وتی نەفرە خەسە. حکوومەت وتی مەشروب نەخوا گشتی بۆ ئەلکولی لە ئێران. حکوومەت وتی زەنامەکە گشتی بوو بە سەکسە لاکۆڵانی و ناو ماشین وتی مبارزەکەم تا حکوومەتە. وای کرد ئەم دەوڵەتانی شەوتیان پێویست ناکاتۆ قەومت بێت زەنگ بە ئاڕیسی ماشینەکە شکاتی هەڵیەگری مەکانیکە سەیار تۆ پێویست ناکە ئامۆزاگە بێت قەرزە پێبا زەنگ بە باوک بڕاستی و قەرزە خاتە سەری بە کریدیت کارت. تۆ پێویستی بە حەج کەس نییە لەم دنیا نەشوو نەبرا تۆ پێویستیت بەوە نییە کوڕێکی قارەمانە بێ حمایەتە لێ بکە. دەوڵەت هەسوو پلیس هەسوو قانون هەسوو حمایەتە لێکە. تۆ با گەیوی تۆ ئەسن تووڕەمەوە نەرم و نیان و زەریف و قەشەنگ و دانیشەوە خوات کلکیان بۆ بردی کارتەکان نەخۆی قانون نشکێنین ناینان زەنگ بە پلیس لێ دەکەوێت سەدان هەزار ئینسان واکوژیان پلیسیش بریان نەکەوت. تۆ وەختی درۆدا خۆتت کرد بەخوا خۆتت کرد بە ئاخرە پێشکە F35 نیشان دەوت $50 ئێمە ڕاستەکەین دنیا وای دارە ئەکری. تۆ هاتووت وەکو مردمەکە ئەخلاقی نەمایتر نەیما لە خۆی بای بوو فوی تێکریا. ئێستا بنە بۆ شە تۆش دەرکەفتکە مردمێکی فاسد دروست کردە بێ ئەخلاق بێ وەفا بێ پرنسیب. یەک ترازیان بکە ئەم کۆرۆنا ئەم شۆکە تۆ ئەیدێ لە دوای شۆک ئەم شۆکە کە تۆ ئەیدێ خۆتیش نازانی چیەکەی و نازانی چۆن بیشاری تۆ نازانی بشارێت تۆ نەشارێت تۆ ئەی ئاوان چی پێ بکەیت لە پڕێکە بترازێ نەک تۆ حەچەکە پێ نایە سیستەم. بەڵام ئەم مردمە یەکتری قەپەکەنە سەر یەکتریا وتمان وامەکە نێمە وتمان با جامعەمان دروستوێت فعالینە بێ شەرەف گەوادە جامعەی مەدەنی وتمان خەڵکی مەکەنەوە قەحبە و جندە خەڵکی مەکەنەوە پولەکی خەڵکی وادار مەکەن بۆ پول بڕوا خۆی بفرۆشێ عیزت بفرۆشێ سەرزەمین بفرۆشێ ئینسانیەت بفرۆشێ کرامەت بفرۆشێ کورە بێ شەرەفەم جمهوری ئیسلامی ئەم سیستەمەتە بترازێ ئەوەڵ نەفەرە و مردمە سەرکە لەیتۆ ئەکڕێنێتەوە بەدان مردم یەکتر ئەکڕێنێتەوە. مردم ئەوە نییە لە وەختێکا کە دەوڵەت و ئەم دەوڵەتە سەرکوبگەرە خۆیشی ئەکەوێتە ترس مردم بیڕۆخێنێەوە جامعی ئارمانیە خۆی دروستکاوە لە مەسیر جامعی ئارمانی خۆی حرەکەتکە نە ئەکەوێتە یەکتری خواردن. بۆی وتمان فەساد مەکەن ماکەن ئێمە باوەڕمان نییە ئینسانەکان گیانە یەکتری تەهدید دەکەن ئێمە باوەڕمان نییە ئینسانەکان خوێڕین ئێمە باوەڕمان نییە ئینسانەکان نانە یەکتری بەش ناکەن بۆ یەکتری چون کنە وجودی خۆمان وابوو چون ئێمە بارها لە سەرزەمینی خۆمان دیمان خەڵکیان بانگە کردە سەرە سەفرە. کێ فاسددانی کرد؟ ئێستا ئەم تەئاترانەی دەوڵەتان ئەوروپایی ئەیگێڕن سەرفەن بۆ خاتری ئەوەسە ئەم 2-3 ملیۆن کوشتە کە هەر جامعەیە ئەیدات لە 2 ساڵ بیدات نە لە 6 مانگ لەبەرەوەی تر تەواو نەترازێ کە کۆنەوێتەوە. ئەمە ڕووبەرێکێکی بیش ترازێت ئەمانە خۆسەرانەکان ئاسیب ناوێنن ئەرتەشیان هەسوو پۆلیسیان هەسوو تا حدودی خۆیان ئەپارێزن بەڵام مردمەکە ملیۆن لە یەکتری ئەکوژێت نابوو دەکە. ئەوە تەحلیلە ئێمەس کە ئەگەر هەمچین اتفاقی بکەفێ یەک نەفەرمان لەم ئوروپا لە ئەمن و ئەمانانیین. ئەوەڵین گروپێک کە حملەی پێ بکەن ئێمەی کە لە ڕەژن کاکە ئەو تۆ ناپرسێت تۆ باوەڕە بە عیسا مەسیحە یا ئەیتەیستی
تۆ ئێرانیت پێرشێنی یا تورکە تورکیەی یا کوردی ئەو تۆ کە لە ڕەژەوێنێ لەگرا ماشینی وا لە ژێری پێتاتۆنی ئەو نێسی نان ئەخۆی ئەو نێسی تۆ هەناسە کێشیت و ئەچیتە ڕێوە ئەو وەردەفە گرە و لەسەر تۆکەن تۆ لە ماڵەکە تا بکەن بکەوا و ئەیکەن کەسیش نایەتە فریادە کەسیش بەداڵ ناگا و تۆ ئەسووتەی لێو دوای شەمانای عەوزەخاییەکیان نیە لە هیچ کەس بیکەن لەکێ بیکەن چی بکەن و موسیبەتە و هاتووە ملا و خەسارماندا و بەڕاستی و کەسێک نایە تەحلیل کابێژ ئەم جاماتانە بۆ وا پێکرد ئەم بەشەرە بۆ بێئەخلاق بوو ئەم بەشەرە بۆ ئەوەنە فاسد بوو ئەم بەشەرە بۆ ئەوەنە نادروست بوو بەزەیتیانەما احترامیتیانەما ئەم بەشەرە بۆ ئەوەنە مەنفەعەت تەڵەب بوو بۆ ئاتا نەکرد من ئێستا تەوەقوعمە کرد لەو حەلیمی کوردەوارە کوردستانە لەو کورد و کوردەواری لای ئێمە مانای فعالین جامعی مەدەنین بەحسێکی ئەخلاقی بخەنە ڕێ بزانم ئەم هەڵسو کەوتانەی دنیای غەربەیکا چەندێکی ئەخلاقیە چەندێکی دروستە بۆ هیچ کام لەم کارانە نەکریا تا ئێستا تا ڕاپەڕین کردی ئێستا بۆ ڕاپەڕین خەریکە بە کوردەکانە نیشتەجێی ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیای ژێت باوەشتان بۆ یەکتری بکەنەوە کە بەرەو قەیرانێکی گەورە ئەچین و داستان نەکۆرۆناس داستان تەهدیدە ئینسانهای بێ ئەخلاق جەوامع هاڕیاگە سەرمایداریە جەوامع کالاییە نەئۆلیبراڵی اقتصاد بازاڕیە کە هەرچی شتە کردیە کالا و ئینسانێکی تەولید کرد کە هیچ پرنسیبێکی ئینسانیتیان نییە و لە خەلە ئەم قانونە و ئەم نظام سوڵتەیانە یەکتری هەڵە دڕن تەهدیدە گەورە لەسەر شانمانە و بالقووە ئێمە ئەیوێنین بۆیە ئێشێ هەستەها و کومیتەهایەک دروستکەین کە بتوانین لە سەرەمەرگێکا کە پەنامارە کەسانێکمان ئەدەن لەگرا فریای یەکتری کەوین نێڵین ژن و مناڵە کورد هەڵقرچێتۆ لە ناوە ئاگرا وەختی ئاتشنشانی نایەت و نایەت و تۆ ئەسووتیت و کەسیش متەئەسف نییە تۆ ژەویتە خەسارە ئەم جامعەی تر چی بکات و 5 ملیۆن کوشتەیدا و تۆشی واتیە بۆیە ئەم قەیرانە ئەوێتۆ سەرەتای ئەوەی کە کوردەکان لەم ئوروپا بتوانن کەمیونیتیەکانە خۆیان دروستکەن و بتوانن لە دڵە ئەمە جامعەیەکی بتەوی کوردی دروستکەن کە سەفیران ئەخلاق من لەناو ئێمەیشا ئینسانە خراو هەست لەناو ئێمەیشا ئینسانە فاسد کریاک هەست دز و جەردە و متەجاوز هەست بەڵام ئینسانەکان لە ساتە وەختێکا کە مەرگ دابەش ئەکەن تهدیدێکەنە لە ژێرە سایەی کۆرۆنا لە ژێرە سایەیە ئینسانە تەربیەت یافتگە دەسە نظامە سەرمایەداری و کۆمۆنیزمە غەربی بەر ئەساسە فەلسەفەی سوود و زیان و خەیرە بێشتر تهدید بالقوەیە بەشەریەت ئەکا دەمێک بوو تهدیدیان کرد دەمێک بوو بەشەریەتیان نابود کرد دەمێک بوو وایان کرد لە ئەگەرە ترازان ئەم ڕەوایەتانە ئینسانەکان یەکتری تیکەکەن هەڵدڕن فەجیعتەرین مەرگ تۆمارکەن ئێستا وەختەسە و ئێمە ئەیوێنین ئەمانە دەستپاچە بوو و ناتوانن کۆیکەنەوە ئەم بڕۆنە ماڵ و کەرنتینکەن و کەرنتینکردن بەڕاستی ناڵێ بەری پێگرێت و بەڕاستی کەس نامرێ ئەمە گشتی درۆکەزانی چییە گەرەکیانە وردە بیگری نەیە هاو بیگری دەنانە دەرمانی هەست نە دەرمان ئەکرێ نە حیچ یە هاو بیگری تە هەرکۆ ناوێتەوە وەیان دۆلاریان ئەکەفێ نظامە جەهانیان ئەکەفێ سوڵتەیان ئەکەفێ هەزاران هەزار ئینسانە فاسد کریاگە بێ دایک و باوکە بێ تەربیەتە بێ پشتوانە کە بێتە گیانی یەکتری هەڵەدڕێ تا ئەمان لە گیرفانە خۆیان و مەسیح بێرنە دەرەوە ئاخر زەمان هەڵیە دەڕێ
ئەمانە گەرەکیانە وردە بێ ئەوەی خۆیان تهدید بوون مردمەکە یەکتری بخوا نەیهۆ مردمەکە تێری لە یەکتری کوشت بڕواتە سوراغ ئەوانیش نەگەرە کەسی فقط ئەگەرە کەونە گیان بکەونە گیانی یەکتری نەکەونە گیانە دەوڵات نەکەونە گیانە ساحیبانە کۆرپۆریشن لەم تەغییر ڕەفتارە ئەترسن کەس لە خۆی ناپرسێ دەی من ئەلکول بەم لە دەستم و جێل بەم لە دەستم و دەستکێش بگرم لە کاتێکا تەنیا ڕای عیلاجە ئەم نەخۆشیە ئەوەسە گشتی بیگری دێت ئەم دەستکەشەوە بۆ کردە دەستم و ئەم جێلەوە بۆ لە داد ئەم ماسکە چی و کردمۆ ناوە دەممە تۆ لە پڕێکا و یهۆوتە ئیتالیا گرتی باو کەڕۆ گڕی گرت ئەیوە زووتە نەدوێت ئاڵمان ئەو سێشە دایخێنی تر و یهۆ گرتی بریتانیا ئەو یهۆ گرتی دەی دایخێن ئەمە فیلمە متۆدێک گەلە کۆمەیەکتان کردگە لە مردم بەرەبەرە کێشنە ناو ماڵۆ بچن و ئەتان پارێزن و وردە مردم بمرن یەواشواشش قبکەنە سەر یەکتریا تۆ لە حاشێ ئەم ناوی وەلێ ئەمە ئەترازێ ئەمیش ئەترازێ چون بە شەرێکە ئێوە تۆلیدتان کرد خەیلێ فاستەنەوە سەر ئەم فۆرموڵە شاید دەرمۆردە وڵاتهای خاوەرمیانە تۆزی جواو باتۆ چون تۆزێ وردێ ئەخلاقم مەسهەبیە واتیە چون فرە سەرکوب کریاگن چون یەسەری پەیوەندهای اجتماعیان هەست ئەتوانن لە خۆیان دفاع بکەن ئەو اتفاقە کە لەوێ ئەکەفێ فرە خەفیفترە لەم اتفاقی لەگرا ئەکەفێ ئەو اتفاقی لە وڵاتانی خاوەرمیانە بکە فێمکانی هەست بەرەو خستنە دەوڵەتیش بچێ و ناگەهان دوایەوەی کە جامعە ئەوەڵ دەحفەس و استفادەکونەکان نەدەن لە یەکتری لێو دوا جامعە پات زەهرەکە بڕژێنێەوە کۆی کاتۆ و داستانە حکوومەت و جەردەکان و کەسیفەکان و ترازیاگە خوێڕیەکان کۆکاتەوە بەڵام لەگرام اتفاقە ناکەفێ چون جامعە ئالمانی نییە چون قەهرەمانی تیان نەماگە چون پرینسیپەکان بگەسۆ پوڵ چون بگەسۆ لەش بگەسۆ سێکس تۆجۆکەن پس ئەگرا ناچێ بەرەوە ئارمانێکی گەورە ناچێت ئەچێت لەسەر تیکەی نان یەکتری هەڵدڕنەوەدان تجاوز بە یەکتریکەن یەکتری ئەنجنکەن لەبەرەی فانتزیایە کە نەتوانی لە ژێر نزامە کۆنتڕۆڵە سڵتە و CCTV ئەنجامی بن تادیدەکە فرە جددیە یارانە ڕاپەڕین خەڵکی کوردەوار دەبێ خۆتان سازماندەهی بکەن بکەونە بەرە مردم مەترسن کوردەکان فاسدن گوێتان نادەنی نایەن ئێژن پۆلیسە وانیە و شتانە نیۆڕی لە خیابان و نا ئەمانە عادەتیانە بێڵن چەرمەکە سەبیخوا عادەتیانە بکەونە حەولە وەلا پەلامار بدرێن و بعد بێژین بە ئەو کڕۆ چ بکەین نا ئێوە نخبەگانن ئێوە مەسئولیەتتان هەست ئەم مردمەی کە خۆیان نازانن بیان پارێزن شمارە تەلەفۆنەکانتان جێبێڵن لە هەر شارێکن باو مردمە جمێنتان پێبا وەلی ئێوە پێیان بێژن لە ڕۆژێکا کەوتی تەخەتەر تەلەفۆنمان بۆ بکە با فریاوکەوین تۆ ئیسە جمێن بەبامێ بە ئیشاڵڵا هیچ وەک ناکەفیتە خەتەر ئیشاڵڵا تهدید ناویت بەڵام ئەلا ڕەخماوەی کە تۆهینم پێکەیت و جمێنم پێدەیت و سەنگەرم لە بەرامبەر ئاگری کاکە لێت قۆمیا زەنگم بۆ بە دادەگیان لێت قۆمیا زەنگم بۆ بە تا فریادکەوین لەزا یارانە ڕاپەڕین ئەگەر ما بەقیە خەڵکی بە ئێمە گوێ نادات ئێوە سازماندەهی بکەن لە شارەکان ئاساییکەن هەرچەند تەعداد دەتوانن کورد و تورک و عەرەب و ئێرانی هەر کەسێک وەکو خۆمانە ئاوارەس بێوەتەنە پەنابەرە کۆیکەنەوە ارتباطاتان حفزکەن هەستایەک دروستکەن ئەساسنامەکانیان تێرین فەکسیکەن بە شارداریەکان و بێژن لە ئەگەرە هەر چەشنە تەهدیدێکا لەسەر گیان و ماڵە ئێمە ئەم کۆمیونیتیە هاوکاریە یەکتری ئەەکەین کە بتوانین دفاع لە خۆمان کەین بۆیە ئێوە دەست پێ بکەن ئومیدوارم اتفاقێک نەکەفێ بەڵام شمارەکانتان بەجێ بێڵن حتا بەوانەیە کە دوژمنتانن جمێنتان پێدەن ئیمکانی هەست تووشی مشکل بوون و احتیاجیان پێتان بکەفێ کۆڵ مەدەن و ئێوە کارە خۆتان بکەن وەزیفەی ئینسانیتان بکەن کە ئەگەر پزیشک وایانە ئەلا ڕەقمە مەیلە بیمار چ پێی خۆش وایە چ پێی ناخۆش وایە نەخۆش تۆ بە وەزیفەی خۆتە ئەزانی بڕۆیتە سەر باڵینە نەخۆش تۆ ئەگەر ڕۆڕەی ئینقلابیت ئەمڕۆ ئەشێ
ئەگەر تۆ هاتیە مردمەی خۆت بپارێزی ڕۆیشێ لە سەف مقدەماوی بیپارێزی بێتە بیس کوڕە خاسە کوڕە خراوە قەحبە گەوات کوڕی چاک پیای خاس خوا گشتیان بە یەکۆ بپارێزن گشتیان خەڵکە ئێمەن گشتیان مردمە ئێمەن و لەم ساتە وەختە ئێمە ئێشێ ئاگامان لێیان بێت و ئێمەشێ لەگەڵیان بین و ئێمەشێ لە کناریان بین هیچ تەبعیزی قایلمەون بەرامبەر بە ڕەشێکی سۆمالیایی تا کاورایەکی عەرەبستانی تا تورکێکی ئەستانبوڵی لەم ئوروپا لەم غەریبستانە لەم تەنیاییە لەم بێکەسیە مەهێڵن لەگرا بێکەس کوژیانکەن و بیان سووتێن و هەڵقرچێنەوە ببن بە قوربانیە دەسە ئینسان های تەولید بووگە نظامە سڵتەیە جود و کریستیانیتی غەربی مەهێڵن و یەکتری بپارێزن ئێمە بەرەبەرە بەرەو دروستکردن هەستەکانە چین هەستەکانە ناوە ئوروپا و شارەکان ئوروپا بریتانیا سکاندیناڤی ئوروپای مەرکەزی ئوسترالیا یاڵەتی متحدەی ئەمریکا کانادا وما بەقیە دنیا یارانە ڕاپەڕین پێیجێکی فەیسبووکی دروست بکەن بە ئیحترام و بە عیزەتەوە ئەوانەی کە پێویستیان بە داڵدەدان هەسوو هاوکاریکردن هەست شمارە تەلەفۆنیان گەرەکە و پەیوەندیان گەرەکە و شمارە تەلەفۆن بنێنە اختیاریان ئەوانەی کە ئەتوانن هاوکاری خۆیان بن و خانەوادەیان بن و دۆست و ڕەفیقیان بن ئیعلامی بکەن ئالەوێ و بەرەبەرە هەستەکان جگێکەین و تا لە قەواڵە دەستەجاتە مختلفە شێوەی ئرتباتیەک دەرئەگەرە قەتبوونە ئینتەرنێتیش پیا بکەین کە بتوانین پەیوەندیمان بێت سازماندەهی بکەین وە بە سوورەت جەهانی ئەمە ئیدارە بکەین تا لەم قەیرانە دەرەچین لە بیریشتان نەچێت فرەیەک لەم کوردانی ئوروپا هاتکن بۆ کار جواویان نەوگەکاری ڕەشیان کردەگە ئەمڕۆ کارە ڕەشەکەیان نەماگە پوڵەگرن 20 پۆندیان پێدەن پیان نادەن ئێستا ئیتر ناتوانێت ئارێشگەری کا ئیتر ناتوانێت لە کارواش کارکە ئیتر لە پیتزای میزاییە کار نەماگە وەزعیەتیان باش نییە قەیران اقتصادیەکە زمکان هێز برسیان و ئەمکان هێز بێماڵون بێپوڵون معمولە لەمانە پوڵ دەتێنن هێنێرن و کوردەوارە خۆمان خانەوادیان فەقیرە ئەمکان هێز لەگرا ئازوقەیان نەوێ نانیان نەوێ یەکتری بەسەرکە نانیان پێ بدەن دیسانەواڵێم ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ بەحسی دەرمەوردە کۆرۆنا نییە بەحسی دەرمەوردە تەبعاتی کۆرۆنا و سەمەرەی دنیای سەرمایە و لیبراڵیە کە تەهدیدە گیانە بەشەریەتی کرد و بەشەریەت بەرەو نابوودی ئەوات بەحس من ئەمەسەکە مەهێڵن تەبعاتە ئەو لە بەینتان بوات ئاگاتان لە یەکتری بێت هەستەکانتان دروستکەن لەگرا کەسی ژن و مناڵدار هەست ئاگاتان لێ بوێت کاورا لە ترساوەی کە پەلامارە ژن و مناڵەکەی نەدەن تعدای لێکەن و جواو ناداتەوە ئەوانە بپارێزن با بزانن ژنەکانیان مناڵەکانیان بێکەسوکار نیەن ئاگاتان لەگراوێتەوە ببن بە برای یەک ببن بە خۆشکە یەکتری و ئەوەیش لە ناوتانە ئینسانێکی فاسدە سعیکەن ئرشادیکەن سعیکەن بە خوو خصڵەتە جەمعیەکی دروست بێرنی ناوی مەسەر و بزانن ئەو تهدیدە کە دیگەرانیش ئەکرێن ئەویش ئەکرێت وەویش احتیاجی بە یارمەتی ئەکرێت ئەم ڕەوەندەکەوە ئاچێتە پێشەوە داستانە ئایەندە ئەم شکلی ئەوێت و ئێوە موەزەفن یارانە ڕاپەڕین پێش قەدەم بن یارانە ڕاپەڕین تفتان تێبکەن بەرتان لێ بگرن جمێنتان پێ بدەن ئێوە وەزیفەی انقلابی خۆتان جێبەجێ بکەن تەلەفۆنەکانتان بۆ هەر کەسێک کە گەرەکتانە لەو شارانەی کە هەنجێ بێڵن هەر کەسێ احتیاجی پێتان بوو بڕۆن کۆمەکی بکەن ومە هێڵن تەنیا کوژیان کەن غەریب کوژیان کەن لە برسا بمرن لای ئێوە خۆش